سێ مانگ بەسەرەوە بەروەرەدا تێدەپەڕێت کە خوانگایدۆی سەرۆک پەرلەمانی ڤەنزوێلا پەنای بردە بەر دەستور و خۆی وەک سەرۆکی کاتی وڵات ناساند و ئەمریکا وڵاتانی ئەوروپا پشتیوانیان لێکرد. بەڵام سەرەڕای فشارەکانی ئەمریکاش هێشتا شتێکی وا لە بەردۆخی وڵات نەگۆڕاوە و نەتوانراوە نیکۆلاس مادۆرۆی سەرۆک بە پاشەکشان ناچار بکرێت. ڕۆژی ڕابردوو خوانگایدۆ داوای لە هاوڵاتیانی ناڕازی ڤەنزوێلا کرد بۆ ئەنجامدانی گەورەترین خۆپیشاندان و قۆناغی کۆتایی چالاکیەکانی لەسەر کارلادانی مادۆرۆ بڕژێنە سەر شەقامەکان. سەرەڕای وەڵامدانەوەی خەڵک بۆ داواکەی گوایدۆ، بەڵام کە ئێوارە داهات هەمووان چوونەوە نێو ماڵەکانیان و هیچیش نەگۆڕا. نەکەر هیچیش نەگۆڕاوە. سەرەڕای بانگەوازی بەردەوامی خوانگایدۆ تا پشتیوانی لێ بکەن. هێشتا سوپا لەلایەنگری و دڵسۆزی بێئەندازە بۆ مادۆرۆ بەردەوامە. بۆیە ڕوون نییە لە دوای ئەم قۆناغە کە قەیرانی دارایە و هەڵاوسانی نرخ و خۆپیشاندانی گەورەی بەخۆوە بینی، سەرکردەی دیاری ئۆپۆزیسیۆن بەنیازە چه هەنگاوێکی دیکە بە ئاڕاستی ڕووخاندنی دەسەڵاتی نیکۆلاس مادۆرۆ هەڵبگرێت. نەک لە سەراستی نێوخۆ وا دیارە ئەمریکاش لە بەرامبەر خۆبەدەستەوەنەدانی نیکۆلاس مادۆرۆ سەراسی مەماوە. بۆیە لەسەر زاری مایک پۆمپی وەزیری دەرەوەی بژاردەی ئەنجامدانی پرۆسی سەربازی بۆ سەر ڤەنزوێلا بەگوێی جیهاندادا. وەزیری دەرەوەی ئەمریکا بە تۆڕی هەواڵی فۆکس بیزنسی ڕاگەیاند ئەگەر پێویست بوو پرۆسی سەربازی بۆ سەر ڤەنزوێلا ئەنجام دەدەن. لە نوێترین گۆڕانکاریشدا نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤەنزوێلا هەرێکە لە دۆناڵد ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و جۆن بۆڵتنی ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی ئەو وڵاتەی بە پیلانگێڕان بۆ هەوڵی کودەتا لە وڵاتەکەی تۆمەتبار کرد. لە دۆخی ئاڵۆسکاوی ڤەنزوێلادا ئەمریکا لایەنگری لە ئۆپۆزیسیۆن و ڕووسیاش پشتیوانی لە دەسەڵات دەکات. بۆیە هەردوو لایەن یەکدی بە هەوڵدان بۆ ئاڵۆزترکردنی دۆخەکە تۆمەتبار دەکەن. لەسەر ئاستیابۆری جیهانیش سەپاندنی قەدەغەی فرۆشتنی نەوت بەسەر ڤەنزوێلا و ئێراندا لەلایەن ئەمریکاوە نرخی بەرمیلێک نەوتی بۆ سەر $70 بەرز کردوتەوە و بەگشتی کاریگەری قورس لەسەر بازاڕی نەوت دادەنێت. بەتایبەت کە هەریەکە لە ڤەنزوێلا و کۆماری ئیسلامی ئێران ئەندامی کاریگەر و چالاکی ڕێکخراوی هەناردەکاری نەوتن کە بە ئۆپیک ناسراوە.